وكوتاي اهينم ام موضوعانا ام آيات حديثانا بحديثك صحيح في غمر صلى الله عليه وسلم كإمام بخاري اي جريتوا في غمر فرموي انصر اخاك ظالما او مظلوما فرموي براكت سربخا اگر ظالم به واگر مظلوم به وتيان اي پیغمبر اخوا صحابه كانوا تيان اي پیغمبر اخوا اگر مظلوم به او دياره همو من ازانين ابي مسلمان اگر ظلمي لكرا سربخري اي باشا اي ظالم به چون سرخستنی ظالم چون ئەبێ ئێمە ظالم سەر بخەین فەرمووی بەوەی دەستی بگری نێلی زوڵم بکە بەوەی دەستی بگری نێلی زوڵم بکە پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم پێش ئەوەی ببێ بە پێغەمبەر لە تەمەنی لاویە لە مەکەیە هەندێ ستەمکار هەبوون هەندێ ڕئیس عەشرەت هەبوون ستەمیان لە خەڵکی ئەکرد لكاتي حجا ولا غير كاتكاني حجا مالي خلقيان داگير اكرد او كاتا دسلاتيان زورو خلقي مكة وقريش لزماني جاهلي ونفامية جا هر لو كاتانا بري بياو معقولو كسي چاك هبون چاك خواز بون چاك كار بون زوريان بينا خوش بو خلق دي بو حج لبيشي اسلامش خلق هر اهاد بو حج بلام لسر دینی ئیبراهیم بەڵام گۆڕانکاری بەسەرا هاتبوو هەندێ شتیانە کرد هەندێ کاریانە کرد کە خوا پێی ناخۆشە شیرک بتپەرستی لەوێ جا ئەو حەجە هەر ئەکرا خەڵکێک ئەهات بۆ حەج تعدای لێ ئەکریا لەلایەن هەندێک لە سەرگەورەکانی قوڕەیشەوە ماڵیان داگیر ئەکرا تعدایان لێ ئەکرا بۆیە ئەو پیا و معقولانە کۆبوونەوەیەکیان کرد و بڕیاریاندا کەوا سەرخەری مەزلومان بن نێڵن زوڵم لە ستەم لێکراوان بکرێ نێڵن زوڵم لەوانە بکرێ کە دێن بۆ حەج یەکێک لەو کەسانەی کە بەشداری ئەو کۆبوونەوەی کرد و ئەو هاوپەیمانیەی کرد محەممەد المستەفا بوو صلی الله عليه وسلم لە تەمەنی گەنجێتیە لە تەمەنی لاوێتیە هەتا خۆی ئەفەرمێ لە حەدیثێکە ئەفەرمێ حضرت في دار عبد الله بن جدعان حلفا لا ماڵی عەبدوڵای کوڕی جەدعانە هاوپەیمانیە کراو من تایە ئامادە بووم ما یەسڕنی به حمر النعم واللهی نایگۆڕمەوە بە گەورەترین ماڵ و سەروەتەکانی دنیا کە حمر النعمە کە حشتری سوورە ئەو کاتە زۆر بە نرخ بووە لەناو عەرەبە نایگۆڕمەوە ئەوەندە ئەو هاوپەیمانیە لەلام عەزیز و خۆشەویست بووە کە سەرخەری مەزلومان بووە ولو دعيت إليه اليوم لأجبت پیغمبر صلی الله علیه وسلم پاش اوی بو با پیغمبر ام حدیثی فرمو افرمی اگر امروش دوام لی بکری آوا لهاو پیمانیه که سرخری مظلومان به امروش دوام لی بکری لگل اوشا اوانی که تیای بجدار بون کافر بون مشرک بون که لو هاو پیمانیه بجدار بون امروش دوام لی بکری جاره کی تر من بجداری تیا اکموا بو سرخستنی مظلومان اوی پیغمبری خوشویسمان صلی الله علیه وسلم ئەوەیە ئەو صفاتانەی کە لە زۆر کەس شاراوەتەوە کە باس ناکرێ خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان ئێمە وەزعی کوردستانمان کەوتۆتە وەزعێکی زۆر ناڕەحەتەوە بەڕاستی و ڕۆژ بە ڕۆژ دێ وەزعەکەمان بەرەو خراپتر ئەچێ و بەرەو هەڵدێر ئەچێ خوا پەنامان بدا ئەگەر فریای خۆمان نەکەوین هەر هەموو خەڵک لە ناو ئەچێ واللهی براینە وەزعەکە ئەمەندە ناخۆشە ئەم بە چاوی خۆتان هەمووی ئەبینن بچاوی خوتان و بگوی خوتان هموی ابینن و ایبیسن بلام ایمه بهوی او مهنتو که همانا ارککل سرشانی ایمه قرستره او خلق زیاتر روکات ایمه پیش ساعات بر لئیسا زلام یک حاتبو لبردم مالی ایمه دای لدرگامان علا و استابو خوزگاه تصویر مکر دایو علی ربوتانم لی بدای کابرا هاتو الالکای و ایود ما موسا گیان بی که خاطر خوابن پیش مرگم والله لجيرفان ما دينارك نية قميص الله كالفلكاني من علكاني كردبو النوع علاقيك وهاوردو بيفروش هي ايوت فريام كوما موسى خيزان محاري زور خرابها بيويسم تنها ب100,000 دينار هي تنها ب100,000 دينار هي فريام كو براينا ايوه خوتان بخنا موقفي من شي بوزلامه بالله شي بكم لكاتيا كام همو خلق بعام اوي مشخور بحالي لو خرابتره باشە ئێمە چی بکەین بۆ کوێ بڕۆین سەری خۆمان بۆ کوێ هەڵبگرین ئەوە حاڵی ملەتەکەمانە ئەوە حاڵی موچەخۆرانە ئەوە حاڵی ئەوانەیە کە خێزاندارن
ئەو کابرایە و وێنەی ئەو کابرانەیە و وەزعی ئەو کابرانەیە کەوا خەڵکەیە خۆیە کوژێ خوا پەنامان بدا. ئەگەر ئیمانی ضعیف بێ و باوەڕی قایم نەبێ لەوانەیە تەحمل نەکا خۆی بکوژێ. دەی چیەکەی؟ چجا ئەو گەنجانە کەوا ئێستا سەرەتای ژیانیانە، گەنجێک کە ئاواتی هەیە لەم ژیانە خۆشی ببینێ، مەکتەب تەواوکە، دوای ئەوە کولێش تەواوکە، دوای ئەوە دراسات بخوێنێ و بڕوا و ماستەر بێنێ و دکتۆرا بێنێ و دوای ئەوە ئەمجا ژن بێنێ و ماڵ بنا بەیەکەوە و خانوو دروستکا و سیارەی هەبێ و وەکو هەموو گەنجانی دنیا، وەکو ئێمەیەل کە پێش ئەوان ژیانمان بەو شێوە بردوتە سەر. دەی ئەو گەنجە ئێستا ئەبینێ ئەم هەموو ئاواتانەی هەموو ئەڕاو نامێنێ، هیچ نییە. حتا لە مەکتەبا بێ لەوانەیە باوکی یارمەتی بدە ئەوانە، بەڵام ناتوانێت ئەویش هەتا حەدێک هەیە ئەڕاو لەوەدا ئەوەستێت. حاڵی خوێندنیشمان بەو حاڵەیە کە ئەیبینین، حاڵی وەزعی خەڵکیش بەو شێوازە کە ئەیبینین. ئەم جەبرا بەڕێزەکانم ئەمڕۆ شت ناشاررێتەوە. من ناتوانم ئێستا ئێوە بخەڵەتێنم لێرەوە بڕێ قسە بکەم کوردستانتان بۆ بکەمە بەهەشتێک و بڵێم کاکە ئێوەهان لە ئەمن و ئەمان و خۆشیە و بتان خەڵەتێنم یا گەنجان بخەڵەتێنم. هەموو ئەو گەنجانە گشتی کۆمپیوتەر و مۆبایل و شتەکانە لە بەردەستیا و هەمووی پەیوەندی ئەنتەرنێت و شتەکان ئەبینێ گەنج لە دنیاە چۆن ئەژێ، ئەبینێ خەڵک حاڵی چۆنە لە دنیاە، لە جیهانە حاڵی خەڵک چۆنە. ئەگەر هەموو حاڵی خەڵکی کوردستان بە بەرپرس و بە مەسئول و بەسەرەوە حتا وەکو خوارەوە وەکو ئەو بێ لەوانەیە بتوانم عوزرێکی بۆ بێنمەوە. بەس کاتێک کە ببینی بەرپرسان مەسئولەکان لە ژیانێکی هایلافە ئەژێن لە ئەو پەڕی لووتکەیە، ئەمیش حالە خواری خوارەوە و تیکەیە نانی نییە بیخوا، من هیچ ناتوانم بڵێم، هیچ عوزرێکم نییە بۆی بێنمەوە. کاتێک کە کوڕی بەرپرسێک لە جنێڤ لە زانکۆیەکایە تەنها کرێی مانگانەی یا ساڵانەی $5 ملیۆن، $5 ملیۆن، 7 کەس لەو وڵاتە ئەوروپیە بەس حرەسیاتی ئەوەگرێت، تایبەت موچیان بۆ بڕاوەتەوە حرەسیاتی ئەوەگرن. لەو قوتابخانەیە کە کوڕی شا و کوڕی ئوردن کە ئێستا مەلیکی ئوردنە ئەوانە تەواویان کردو، لا یەزال ئێستا کوڕەکەی ئەمیری ئیمارات و ئەمیری قەتەر لەوێ خوێنن. کوڕی ئەو ئاوایە و کوڕی من و تۆیش حاڵی لەم حاڵەیە. ئەوەش ئەو کەسەیە کە دیفاع لەو کۆشک و تەلارەی ئەوەکە، ئەویش حاڵێتی ئاوا 250 لە گیرفانیان نییە و ماڵ و مناڵی ئاواتانی بۆی ئەگاتە حاڵەتێکەوە هەیانە خۆیان کوشتووە بەخوا. خۆتان بیستوتانە، پێویست ناکە من هیچ بڵێم. بەرپرسی وامان هەیە 3000 حیمایی بۆ نووسراوە، 3000 حیمایی بۆ نووسراوە. بودجە یەک وڵات بەشی ئەمە ناکە، بودجە یەک وڵات یە کامل بەشی ئەمە ناکە. ئیتر ئەمە تو چۆن چی دیفاعی بکەی؟ بڵێ چی بەو گەنجە چۆن قەناعەت بەو گەنجە بکەی؟ ئەو گەنجە چەند خیارێکا لە بەردەمیا، ئەکەوێتە سەرپشکە بێ چەند خیارێکا لە بەردەمیا، لەوە زیاتر نییە. یا ئەڵێ کاسبی بکە، حاڵی کاسبی ئاواتانێ، کابرا واز لە مەکتەب بێنێ، واز لە هەموو شتێ بێنێ بڕۆ کاسبی بکە، فەرمەوە حاڵی کاسبیەکەتانە. ڕۆژانە ئەبینین چەندین دوکان دائەخرێ، مەگەر کەسێک چەندین ساڵە ئیشەکە ئەویش بەس نانەزگەی خۆی دەرەکە، کاسبیش نییە کاسبی بکە. پێ ئەڵێ کاکە فەرموو ئەوە بۆ خۆت بڕۆ، تۆش وەک ئەو گانجانە بڕۆ سەری خۆت بنە ئەو دەریای ئیجە و ئەو حاڵەتەوە یان ئەمری یان دەرەچی ئەگەیتە ئەوروپا. ئەوەش حاڵە، ئەوەش حەلە، ئەوەش شارەسەرە. ئەی گەنجانمان بڕوا کێ بمێنێتەوە لەم وڵاتە؟ کێ بەیانی بەرگری لەم خاک و نیشتمانە بکە؟ کەوابوو چی پێ بڵێ؟ بۆیە گەنج چاری نییە یەک ڕێگای ماوە بیگرێتە بەر، یا ئەوە نەجاتی ئەبێت ئەتوانێت بگاتە حەلێک چارەسەرێ، یان ئەوەتانێ هیچ حەلێکی تری نامێنێ و مەجبورێکی لەو ڕێگانەی ترەگرێتە بەر. ئەویش ئەو خۆپیشاندانەتانێ کە حەقێکی یاسایی و شەرعیە، حەقێکی یاسایی و شەرعیە کە ئەڵێم حەقی شەرعی بە بەڵگەوە، ئەڵێم حەقی شەرعی
گوێ بۆ ئەو کەسانە مەگرن کە ئەڵێ ما حەقی شەرعی نییە. حەقێکی شەرعیە. خوای تعالی لە سوورەتی نیساء ئاەتی 148 ئەفەرمێ لا يحب الله الجهر بالسوء من القول إلا من ظلم. خوای تعالی پێی خۆش نییە ئینسان قسە بکە ئاشکرا زوڵم باسکە باسی خراپەی بەرامبەرەکانی خۆی بکە ئیلا یەکێ زوڵمی لەکرابێ کە زوڵمی لێکرا حەقی خۆیەتی هاوار بکە داوا بکە خەڵکی نە ئەو حەقی خۆیەتی. ئەڵێم حەقێک و مافێکی یاساییە لەبەرەوەی وڵاتی ئێمە عەلا ئەساس وڵاتی مافی مرۆڤ و دیمۆکراسیە. ئەوە قانونەکەت و ئەوە پەرلەمانەکەت وا ئەڵێ ئیتر بۆ مەنعی ئەو گەنجانە بکرێ کەوا خۆپیشاندان بکەن. حەقی خۆیانە خۆپیشاندان بکەن. حەقی خۆیانە مان بگرن. من ئێستا کرێکارم لای تۆ ئەگەر کرێکەم نەدەیتێ بۆ خۆم لە ماڵەدانشم نایەم بۆ سەر ئیشەکە. ئەمە حەقێکی شەرعیە. بۆ ئەتانەوێ ئەم حەقە لەم خەڵکە بسێننەوە. بۆ ئەتانەوێ نێڵن ئەم خەڵکە دیفاع هەر قسەکەی مانەیکە هەتا ئەمرێ نەفەسی دەستێنێ ناقڕی تا ئەمرێ. داوا لەو گەنجانە شەکەم کە خۆپیشاندانەکەن. ڕجا و تکام وایە برا بە ڕێزەکانم توخوا وڵاتەکەمان بەدەستی خۆمان مەسووتێن. ئەمانە ئەڕۆن و نامێنن. ڕۆژێتێ ئەمانە ئەڕۆن و نامێنن. هەزارە هاوەکو ئەمانە ڕۆشتن ئەگەر ئەوانە بمایەن بۆ ئەمان ئەمایەوە. ڕجا و تکاتان لێ ئەەکەم توخوا ئەمای هەیە لە دەستی نەدەین با بە شێوازێکی ڕێکوپێک کە خۆشیان لە تەلەڤیزۆنەکانیان ئەڵێن ئەعتیادیە بە شێوازێکی ڕێکوپێک داوای حەق و مافی خۆتان بکەن. با خوێن نەڕژێ با کوشتار نەبێ مەکوتنە سەر دەستگا ئەمنیەکان ئەو برا پێشبەرگە و برا ئاسایش و برا پۆلیسان هەمووی برای ئێمن. ئەو شوێنانەی کە دەستگای حکومین بەڕاستی ئاوانەش هەمووکی ئێمن بە ئاسانی نەنراوە بە پارەی من و تۆ نراوەتەیەک و ئاوا سبەی ئەم نامێنێ و تۆ ڕۆیتە ناوی تۆ ئەبیتە قایم قام تۆ ئەبیتە مدیری ئاسایش تۆ ئەبیتە مدیری پۆلیس تۆ ئەبیتە مدیری مەدرسە تۆ ئەبیتە بەرپرسی مرور. ئەمە چی زەڕورە تۆ ئەمانە بسووتێنی؟ من بۆیە پێشە ئەوەم باس کردووە نەزانن من ئەم نەسیحەتانم بکردایە گەنجەکان واتیە بگەیشتیان بیان تا مامۆستا تەئیدی کاربەدەستانەکە واللهی تەئیدیان ناکە. کوردستانیان کوردایەتیان نیشتمان پەروەریان لەبەر چاوی خەڵک خست. واللهی ئامادە بوومە هەر دەقەیەک لە دەقەکان کەوا دیفاع لەم خاک و نیشتمانە بکەم ئەگەر تەمەنم 80 ساڵیش بوایە خۆیانی خۆم لە پێناوی ئەم وڵاتە بڕژێنم. بەس ئێستا وام پێ هاتووە خەریکە دوو دڵ ئەبم لەوە وام پێ هاتووە گومانم بۆ دروست بووە لە کوردایەتی لە نیشتمان پەروەرێتی حتا ئاڵای کوردستان وەکو جاران لە دڵما خۆشەویست نییە. حەزمە کرد لە کاتێکا کە لەسەر منبەرەوە خوتبە ئادەم ئاڵاکەم لە پشتمەوە بێ ئاڵای کوردستان بکەمە بەرم. بەڵام ئەمانە هەمووی خەریکە لە دڵ منە نامێنێ و ئەجزانم لە دڵی ئەم ملەتەشە خەریکە نامێنێ. ئەمە هەمووی کێوای پێکرد والله حزبانەوەیان پێکرد والله ئیشێکیان کرد کەوا ئیتر تامی نەماوە. بۆی ڕجا و تکا ئەکەم لە ئێوەی گەنج بۆ خاتر ناوە جوانەکانی خوای پەروەردگار بەوە داواتان لێ ئەەکەم توخوا هەر کارێک ئەکەن هەر ئیشێک ئەکەن هەر خۆپیشاندانێک ئەکەن بە شێوازێک بیکەن کە بزانن کاریگەری هەیە بەڵام ئەو ئیشانە نە دەست نەبن بۆ یەکتری چەک بەکار مەهێنن مەکوتنە سەر ئەو شوێنانەی کە شوێنی گشتیە شوێنی مسلمانانە هەر هەمووی. پاشان دیفاع لە حەقی خۆتان بکەن. ڕێگای تر زۆرە مەڵێن مامۆسا ئەو ڕۆژە من بۆ کۆمەڵێ گەنج وتم کاکە ئەمە مەکەن مامۆسا ئەگەر ئێمە نەکەینە ئەو بارەکانە نەسووتێنین ئەگەر نەکەینە چەکا ئەمانە نایەنە هۆش ئەتوانن ڕێگای تر بدۆزنەوە. بۆ نمونە ئەتوانرێ بە یەکجا هەر هەمووی مان بگرێت ئەمە ڕێگایەکە نەک بەستەنیا مامۆسایان نەک بەستەنیا هەر هەمووی بڵێ کاکە گیان ئەتوان بێژە کاکە ئێمە کە لەم وڵاتە ئەژین ملیۆنێک و ئەوەنە خەڵک موچە خۆرە کاکە کەس ئیشی خۆی نەکا کەشی دانشێ ئەی مەجبور دێنە سەرخەت ئەی کێ حیمایەیان بێ کێ ئیشەکانیان بۆ بواتە ڕێوە مەجبور گشتی. ئەگەر ئێمە یەکدڵ بین ئەتوانین چارەسەری وەزعەکە بکەین ئەتوانرێت بە ڕێپێوانێک ئەم خەڵکە هەر هەمووی 60,000 کەس 100,000 کەس بە ڕێپێوانێک هەر لە گەرمیانەوە بیدەن لەبەر تا ئەگانە هەولێر بڕۆنە ئەوێ بڵێن کاکە بەسێتی ئیتر گشتمان بکوژە و بانەجاتمان بێ. ئەمە کەی حاڵە ئەمە کەی وەزعە ئەمەش ئەکرێ بەڵام یەک بەرد لە کەسێ مەدەن یەک شتێک مەکەن کە خوا پێی ناخۆش بێ. بۆیە ئەم
ئامۆژگاریشم بۆ دەستگا ئەمنیەکان ئەوەیە برای نەبیکەنە خاتری خوا ئەو گەنجەکە دەرەچێ کوڕی تۆیە برای تۆیە دیفاع لە موچەکەی من و تۆ کە ئەوە پێشمەرگەیەکەوە حاڵی ئاواتانێ دیفاع لە من و تۆ ئەکات ئەوێت هاوارکە بڵێ کاکە بەسێتی ئەی بۆ من بیکوژم ئەی بۆ من تەقەی لێ بکەم ئەی نازانن خوای تەعالا ئەبەو تەقەکردنەتە کە ئەبێتە مایەی کوشتنی زەلامێ خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له جهنم وساءت مصيرا هر کەسێ ئیماندارێ بە نەحەق بکوژێ ئەو هەموو هەڕەشانەی لەسەر هەیە فجزاؤه جهنم خالدا فيها بهتا تايتا أمينتوا وغضب الله عليه خواليت الرعب ولعنه لعنة شريك وأعد له جهنم وساءت مصيرا كابرايا كبو لمصر بيان أود شير بزين بقرين ليوتيوب أجنجا كان أيبينين نواب ئەم کابرایە شێر یا بەزان شێر هەروەک شێرا شەڕێکرد ئەی کوشت ئەم کابرایە دەسڵاتدار بەکاری هێنا بۆ کوشتنی خۆپیشاندەران دوو تفەنگی بەدەستەوە بوو بەمەکە یەک بەمەش خەوتێ کوشت ئەم زەلامە گولەیەکی وێڵە پشتەوە هی جەماعەتی خۆی دای لێی سێدانە ساڵ لەسەر جێگا کەوت پیسیە کردە ژێری خۆی دوای ئەوە وشکۆ بۆوە آخر ڕسمەکانی ببنن ئەوەن مارمێولکە هەر بزەبت خوا ئاوا تۆڵی لێسەندەوە ئەمە لە دنیا ڕوڕەشی دنیاە جگە لە قیامەت بۆیە ئاگامان لە خۆمان بێ پاشان نەسیحەتی ئامۆژگاریشم هەیە بۆ ئێوەی مسلمان بۆ خەڵکی بە شەرەفی کوردستان ئەڵێم برا بە ڕێزەکانم مسلمانە بە ڕێزەکان توخوا بەسێتی توخوا بە ئیتر خۆمان نەخەڵەتێنین توخوا با واز لە حرام خواردن بێنین توخوا بەسێتی ئەبێت ئەگەر فرسەتت بۆ لوە جارێکی تر ئەبێ ئەم ڕۆژەت لەبیر بێ تەئیدی زاڵم نەکەی دەستی زاڵمان بگرن خۆ ئەوانەی کە ئیمڕۆ ئاوا بە ملەتە ئەکەن گشتی بەدەستی ئێمە تەئیدیانەکەین ئێمە خسیانمانە ئەو شوێنە بۆیە ڕجاو تکام وایە ئەم ڕۆژەتان لەبیر نەچی پاشان من ئامۆژگاری کاربەدەستانەکەم و پێیان ئەڵێم یا ئەوەتانێ چاکیکەن کە ئەتوانن والله ئەتوانن چاکیکەن ئەتوانن چاکیکەن ئەوەنەیان هەیە کە ئەم وەزعە بۆ خەڵک چاککەن ئەمەنەیان هەیە کە بتوانن ئەم وەزعە بگۆڕن و ئومێدێک جارێکی تر بە ملت ببەخشنەوە بە هەر ڕێگایە کە خۆیان ئەیزانن ئەبێت چاکیکەن ئەگەر چاکی نەکەن بەڕاستی حەقە واز بێنن و بڕۆن وازی لێ بێنن قابل پیاوێک نەبێ لەم وڵاتە ئەم وەزعە بۆ خەڵک چاککە بۆیە دەست لە یەقەی خەڵک بکەنەوە دڵتان بەوان خۆش نەبێتەوە بندیوارتان بۆیان کردەوە تەئینتانەکەن واللهی ئەوانە لەبەر خاتر بندیوار تەئینتانەکەن بەڵام دڵنیابن بۆ هیچ کەسێک نامێنێتەوە ئەوە پیرەمێرد ئەفەرمێ بە مەشروب خۆران قەت مەڵێن سەرخۆش کە سەرخۆش دەبێ هەر دێتەوە هۆش بەڵام هەندێک کەس بە پلەپایە کە سەرخۆش ئەبێ قەت بەهۆش نایە ئەمانە سەرخۆش بوون نایەنە هۆشی خۆیان خۆ ئێسام قسانەی منە هیچ نییە ئەی بیسن هەروەوە لەم لایەن و ڕەلو لەوە دەرەچێ داواکارم خوای گەورە بە خاتر ناوەجوانەکانی خۆی ئەوانیش بێرێتە خەبەرە یا ڕەبی بێنە خەبەرە یا ڕەبی باش بن یا ڕەبی ئێمە قینمان لیان نییە و بەخوایە لەبەر مەسلحەتی ئەوان ئەم قسانە ئەکەین یا ڕەبی خوایە باش بن بێنە خەبەرە یا ڕەبی خوایە ئیسلاحیان کەی یا ڕەبی خوایە ئیسلاحیان کەی من هەموو جمعە دوعاکەم بڵێم خوایە کار بەدەستانمان ئیسلاح کەی ئێسەش ئەیڵێمە خوایە ئیسلاحیان کەی پێش ئەوەی کار لە کار بترازێ یا ربی خوای هدایتی گەنجەکانمان بدەی یا ربی خوای بیان گەێنیتە مافی خۆیان یا ربی خوای کوردستان لە هەموو بەڵام مصیبەتێک بە دوور بگری یا ربی خوای بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ربی خوای ئیسلاحی حاڵمان بکەی یا ربی شیفای نەخۆشەکانمان بدەی
یا ربی برای نەبایەکەوە ئاوا دەست بەرەوبان لەفتان بخەن بەرەوبان و با دعایەکی بارانە بکەین بڵێن یا ربی خوایە باران بۆ کوردستان بارێنی یا ربی خوایە بارانی ڕەحمەتمان بەسەر بارێنی یا ربی خوایە غەزەب نەبارێنی خوایە باران ببارێنی بارانێکی ڕەحمەت خێر و بەرەکەت بخاتە دەغڵ و دانی کوردستانەوە یا ربی خوایە بخاتە ناو جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە مردوەکانمان بکەی هەر کەسێ ڕاز و نازێکی لە دڵا هەیە و حەزەکە من دوعای بۆ بکەم یا ربی خوایە بۆی جێبەجێ بکەی خێری دین و دنیای تێ بخەی ئامین ئامین